تونتۆتیژی بەرامبەر بە ژنان شتێکی جیهانیە و بابەتێکی مێژووی و کولتوری هەیە کە یەکێ لە هۆکارە گرنگەکانی نظامی پیاسالاریە کولتوری پیاسالاریە یاساز ئەو وەختە حکوومەتە مەسهەبە و مەشەشی واقعیت بێژین واقعن کە یەکێ لە ئامەڵە گەورەکانی ئەوەسە توندەتیژی لە ئێرانە لە ڕۆژهەڵاتە بە ژنان زۆرە کردێ وەکو قەتڵگەل ناموسی وەکو خۆکەژی ژنان و کچان وەکو ئەسید باشی بە مل کچان و ژنانە ئەو وەختە توندەتیژی زیاترە هیچ گونە ئازادییان نییە زۆر جیاوازی هەیە تەک ئەو توندەتیژیە کە بەرامبەر بە ژنانە کرێ لە باشوورە بەرحاڵ ژنانی باشوور ئازادیگەلی کە هەیەە ئازادی پوششە ئازادی بەیانە ئازادی مەتبوعاتە ئازادی فرەچگەلیان هەیە ژنان وەلێ لە ئێرانە لە ڕۆژهەڵاتە بەداخەوانە نییە تۆ ناتوانانی ئازادیگەتە نییە کە فعالیت ژنان بە ڕوونی بە ڕۆشنی جوان تەشکیلی بیت و قسەکەی لە مۆرد خۆک ژنانە توندەتیژیەکە هۆکاری زۆرەوە یەکێ لە هۆکارەکانی پیاسالاریەی تر طبق ئەو فەرهەنگە حکوومەتەکان تێن لێرە لەو فەرهەنگە لەو کولتورە ئیسفاداکەن لەو کولتورە ئیسفاداکەن لە ئەوە کە بتانن ژن وەکو ئەبزارێ چاوی لێکن وەکو ئەبزارێ بەکاری ئەوەن بۆ بتوانن کارەکان خۆیان ئەنجام بۆ خشونەتی پێ بکەن بۆەوە سەرکوبی پێ بکەن مەسەن هەر ئەم قەتڵگەل ناموسیە کە بەداخەوە لە من لێرە خۆلێریجا هەر ئەنجامەوێ قەتڵگەل ناموسی وانە لە ڕۆژهەڵات ئێرانیجا زۆر قەتڵگەل ناموسی ئەکردی ڕۆژێ نییە کە ژنە یاکچێ بەدەست پیاوی بە قەتڵ نەگەی من دیگمە شاهد ئەو مەسەلە هەین ژنان ئەتوانن واقعن لە باشوورە ئەو ئازادیانە هەیە ئەو دموکراسی بۆ ژنان لە باشوورە هەیە فعالیتگەل سیاسی فعالیتگەل لە ڕابطەتەک خۆق ژنانە ئەو کارگەلە ئەنجام بن ولی لە ڕۆژهەڵاتە بەداخەوانە نییە حتا تۆ لە ڕۆژی 25 نوامبر ڕۆژی جەهانی ژن یا ڕۆژە 8 مارس ڕۆژە جەهانی ژنە 25 نوامبر کە توندەتیژی بەرامبەر بە ژنانە تۆ ناتوانانی ئازادانیان لێنا قسەی بکەی لێنا دفاعکەی لە خۆخۆت لێنا قسەی لێو بکەی کە چه توندەتیژی بەرامبەر بە من نەکردێ چ لەلایەن یاسا چ لەلایەن حکوومەتەوە چ لەلایەن مەسهەبە و ژنان ئەشێ زیاتر لەمە کارکن زیاتر لەمە واقعا فعال بن ئەشێ تەڵاشێ فرەتر بکەن بۆ بەرامبەر بن بۆ هێنا ئیقدام بکەن بەرامبەر بۆ توندەتیژی گەلە کە پیان ئەکردێ یعنی خۆیان بتوان قەدەمگەلێ هەڵگرن بۆ ئەوە معتەرز بن بەوە بەرامبەر بەو توندەتیژێ بێسن و دفاعکن لە خۆخۆیان هەروە کۆمەلگاکەیچ ئەشێ بۆ شێوە نیشانی بن ینی خۆیان ئەوە هوشیار بن هوشیاری خۆیان بووە سەرەوە ئاگاهی خۆیان بووە سەرەوە کە نەچنە ژێربار توندەتیژی هەم دەسەڵات نەخشی هەیە دەسەڵاتە هێنی هەیە و هەم کۆمەلگایچە کۆمەلگاکە بۆ فەرهەنگە باراتکن بە فەرهەنگی توندەتیژیان چۆن پێکریاگە و کۆمەلگاکە جۆرێ بارەهاتکن بە عیبەی ئەزانن مثڵەن کچەکان ئەگەر ڕەفیقیان بێت ئەگەر کچەکەیان ارتباطی بێتە پیاوێکە بە عیبەی ئەزانن ئێژن ئەمانی چۆن تابع شەرعن چۆن ئەو ئاموزشیانە دیگە بە عیبەی ئەزانن ئەوە سەکە کۆمەلگایش لێرە واقعا نەخشی هەست ئەشی ئەو فەرهەنگیشە لە ناو کۆمەلگا بۆ جێگە بگەیت ینی بۆ ڕۆشتە بگەیت کە مانێ ئەو شتە بێت دەسەڵات ئەوە لە ڕۆژهەڵاتە کە دژ بەژن کارەکە دەسەڵات هێن جمهوری ئیسلامی لە ئێرانە دژ بەژن کارەکەات یعنی ژنێ ئەگەر قەتڵێک ئەنجام بە وەکو قەتڵگەل ناموسی قساسە کردێت ولی پیاو قساس ناکرێت چۆن پیاوە شاید تا 6 ساڵ مجازاتی بکرێ زندانی کرێ دەست بەسەر کرێ ولی ژن ژن لە کەماڵ بێ عەداڵەتیە مەحکومی ئەکات وەکو من نەزانم وەکو ئینسانێکی زەعیف وەکو ئینسانێکی وەکو دەرەجە دووم وەک ئینسانێکی وەک جنس دووم تواشای ژن ئەکات بە ئینسانێکی دەرەجە یەک نازانێت چون ژنە وەک ئینسانێکی دەرەجوت چاوی لێکات وەمانە ئەو ئاوێ کە دفاع لە ئازادی خۆیکە مانە لە واوێ کە وەک ئینسانی ئازادی بێ ئەشێ لە ناو جامعە ئێمە ئەشێ بەحسکەین ئەشێ قسەکەین ئەشێ لە سمینارمان بێ کۆنفەرانسمان بێ فعالیتگەل سیاسیمان بێ بتوانین کە دفاعکەین لە حقوق خۆمان حقوق خۆمان بۆ شێوەگە لە ئەتوانین قەدەمگەلێ هەڵگرین بۆ ئەوە کە ئەوە بسپێنین یا مەسەڵەن ئیسپاتی کەین کە ئەمە جنس دووەم نین ئێمە ئینسانێکین ئێمەش حەقە ئازادیمان هەست ئێمە وەکو پیاک بەرامبەرین ئەش ئەو بەرابەریە ئێمە بۆ خۆمان قبولیکەین کە ئێمەش بەرابەرین پیا قۆقمان بەرابەرەتە قۆق پیاگە هیچ جیاوازیکی نییە ئەو ئینسانە منیش ئینسانم وەکو ژنی